سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بەرەبەیانی ئەمڕۆ دووشەممە بۆ ڕۆژی دووەم بەشێک لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان لە سلێمانی ئیداری ڕاپەڕین گەرمیان و پێنجوێن و بەشێک لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان بە مەبەستی داواکردنی گەڕانەوەی دەرماڵی خوێندکاران خۆپیشاندانیان ئەنجامدا کە ماوەی چەندین ساڵە بە نایاسایی ڕاگیراوە. لە خۆپیشاندانەکەی سلێمانیدا گرژی دروست بوو لەلایەن خوێندکارانەوە شەقامی سەرەکی سلێمانی تاسلوجە داخرا و لەلایەن هێزە ئەمنیەکانیشەوە گازی فرمێسک ڕێژ بەرامبەر خوێندکاران بەکارهێنرا و بەو هۆیەوە ژمارەیەک لە خوێندکاران بریندار بوون و دەژڵێن بەردەوام دەبن لە گردبوونەوە تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. لەبارەی گرژەکانی ئەمڕۆی سلێمانی دکتۆر ئارام محەممەد وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکومەتی هەرێم پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند داواکاریەکانی خوێندکاران ڕەوایە و پێویستە دەرماڵەکانیان بۆ بگەڕێتەوە. دەژڵێت لە یەکەم هەفتەی دەست بەکاربوونم ئەو داواکاریم بەرز کردوێتەوە و داواکاریشم ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران و لەوێشەوە ڕەوانەی وەزارەتی دارایی کراوە، بەڵام بە چەند هۆکارێک داواکاریەکە جێبەجێ نەکراوە. لە هەمان کاتدا ژمارەیەک لە پەرلەمانتەرانی کوردستان کە ئەندامی لیژنەی داراییشیان تێدایە دەڵێن پشتیوانی داواکاری خوێندکاران دەکەن بە هۆکاری ئەوەی ژمارەی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان نزیکەی 130,000 قوتابیە و توانای پێویست بۆ خرجکردنی ئەو بڕەپارەیە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە لەبەردەستە. هەر سەبارەت بە خۆپیشاندانەکانی بەشێک لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی پەیامێکی بڵاو کردەوە ڕایگەیاند ئێمە وەک پارێزگای سلێمانی پشتیوانی لە داوەڕەوەکانتان دەکەین و دژی هەر توند و تیژی و بەریەکەوتنێکی لە هەر لایەکەوە بێت. دەژڵێت پەیام و داواکاریەکانی ئێوەمان گەیاندوتە وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و هەموو لایەنە پەیوەندیدارەکان و دەخوازین بە زووترین کات وەڵامی داوەڕەوەکانتان بدرێتەوە. پاراستنی ئارامی و سەقامیری ئەرکی هەمووانە و پارێزەری هەر چالاکی و ڕێگایەکی مەدەنیان نەدەبین کە بە ئاشتیانە گزارشت لە داخوازیەکان بکات. سەرۆکی پەرلەمانی کوردستان هۆشداری دەدات لە وەرگرتنەوەی متمانە لە حکومەتی هەرێم و ڕای دەگەێنێت ڕەوانە نەکردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان بەسە بۆ ئەو کارە. ڕێواز فایەق سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن دواوتی دوو خولی پەرلەمان و دوو کابینەی وەزاریە پرۆژە یاسای بودجە ڕەوانەی پەرلەمان ناکرێت، ئەوەش بە تەنها بەسە بۆ ئەوەی متمانە لە حکوومەت وەربگیرێتەوە. لەبارەی دەستوری هەرێمی کوردستانیشەوە ڕێواز فایەق وتی هەموو هێزە سیاسیەکان ڕێکەوتون لەسەر ئەوەی ڕەژنووسی دەستور لەم خولەی پەرلەماندا ئامادە بکرێت بۆ ڕاپرسی. بەرپرسێکی بەڵای حکومەتی هەرێم ئاشکرای دەکات وەزیرێکی ئەڵمانی پێی وتووە بە هیچ شێوەیەک کۆچبەر و پەنابار وەرناگرن. سەفین دزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکومەتی هەرێم ڕایگەیاند ئەوانەی لە بیلاڕوسیا گەڕاونەتەوە بۆ عێراقیان دەیانەوێت بگەڕێنەوە لە 1000 کەس نزیک دەبێتەوە. سەفین دزەیی دەژڵێت لە مەنامە وەزیرێکی ئەڵمانیم بینی پێیوتم وەرگرتنی 2000 لەو کۆچبەرانی لە سنووری پۆڵەندا و بیلاڕوسیان لەلایەن ئەڵمانیەوە دوورە لە ڕاستیەوە. کۆچی بەلێشاوی هاوڵاتیانی کوردستان بۆ وڵاتانی ئەوروپا لە ڕێگەی بیلاڕوسیاوە میدیا جیهێنەکانی هێنایە دەنگ و بەشێکیان هاتنە ناو هەرێمی کوردستان و دۆخی خراپی ئابووری و ئەمنی هەرێمی کوردستانیان وەک هۆکاری سەرەکی کۆچ پێناسەکرد. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکومەتی هەرێم ڕایگەیاند پاش کۆبوونەوەیەکی چەند کاتژمێری نێوان وەزارەتی دارایی و پێشمەرگا بودجەی خەملێنراوی وەزارەت لەگەڵ یەکەی 78 ئامادە و واژۆکرا و ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران دەکرێت. فەریق جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێم ڕاشی گەیاند دووهەمین پرۆژەی بودجەی خەملێنراوی وەزارەتی پێشمەرگا بۆ ساڵی 2022 لەلایەن هەردوو تیمی وەزارەتەکانی پێشمەرگە و دارایی و ئابووری حکومەتی هەرێم لە دوای چەندین گفتوگۆ و داڕشتن گەیشتە کۆتایی و لەلایەن هەردوو تیمی هاوبەشەوە واژۆکرا. ئەوەشی خستە ڕوو دوای واژۆکردنی ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران دەکرێت بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت. ئەمە لە کاتێکدایە ماوەی 8 ساڵە لە هەرێمی کوردستان پرۆژەی بودجە ئامادە ناکرێت و لە نوێترین لێدوانیشدا سەرۆکی پەرلەمان دەڵێت نەبوونی پرۆژەی بودجە بەسە بۆ سەندنەوەی متمانە لە کابینەکانی حکومەت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.